ئەگەرچی کارەبای 24 کاتژمێری هیوا ئومێدی دەیان ساڵەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو، بەڵام هاوڵاتیانی قەزای ناوەندی سۆران کە چەند مانگێکە کارەبای 24 کاتژمێریان پێگەیشتووە کەوتونەتە ژێرباری قەرز و کرێکی زۆریان بۆ هاتۆتەوە. ئەوان دەڵێن ئەو پارە زۆرە بە ئێمە نادرێت و ناکرێت حکوومەت بازرگانی بە کارەباکەمانەوە بکات. دیارە لەوەتەی کارەبای سۆران با بڵێن بەعام کارەبای کوردستان بوویتە 24 کاتژمێری لە ڕووی نرخەوە گرفت بۆ خەڵکی دروست بووە و هەروەها لە ڕووی چۆن برین بێسەروبەریەش پێوە دیارە هەندێک ماڵ کارەباجی زۆر کەمیان بەکارهینایە و درخەکی زۆریان بۆ هاتیتەوە. ئەوەی کە من ئاگادار بم ماڵ هەیە تا 600,000 بۆ هاتیتەوە لەو مانگەی، ماڵ هەیە 440,000 450,000 ئەجا بگرە نرخەکان جیاوازن. لە سۆران هاوڵاتی زۆرمان سەبارەت بە کرێ و خەرجی زۆری کارەبای نیشتیمانی دواند. زۆرینەیان لە نرخی کارەبا ڕازی نین و داوای کەمکردنەوەی دەکەن و دەڵێن ئێمە دەبێت ژیانمان بوەستێنین و بەشێکی باش لە کار و ماندووبوونمان بۆ کرێی کارەبا بێت. ئەو نالەبارەی کارەبا کە گران کرا لە سەو ملەتەی، یعنی وەزعی زۆر خراپی لەو خوڵقاندیە. یعنی خەڵک والی هاتی نەتوانی ئاوی گەرمی هەبی بۆ سەرمان کە بەفرە باری ئەگەر موسەکەی ناداتێ لە چیریکە نەوتی لەسە گران کردە پەنالۆ نەوتی بە نەوتی پێ ناکرێ موچە نییە لە چیریکە نەتوانێت گیزێری پێ بکات نەتوانانی سۆبەی پێ بکات. خەڵک والی هاتی نازانین بە چ لایەکیەوە بڕوات. یعنی بەڕاستی هەر بڕیارێکی دەرەکەن لە بەرژەوەندی فەقیر و هەژارandانە. بە خودای من بخۆم تاقشەمسیم هەیە کە بە ڕۆژ 10 ئەمپێرم هەیە و بە شەویش 4 ئەمپێرم هەیە. ئەو 140,000 من هاتووە تەنها لەبەر گیزێرەکەی کە لەو جستانە نەمتوانیەوە بکوژنەوە کوژان مدێکی کەمم کوژانیتەوە. یعنی خەڵکێک من ئەوەندەم لەبێتەوە کە تاقەشەمسی خەڵکانێک کە ئەو شتانەی نیە چیلۆ دێتەوە 20مان کە ماڵ هەیە و تەنیشتە من 400,000 لە هاتووە 390 کە لە مشکم تران هەیە. مەسەلەی کارەبای خدای کارەبا زۆر باشە، یعنی 24 ساعتیە کارەباشی زۆر باشە، بەڵام نرخەکەی زۆر گرانە. یعنی ئێستا من کابراایکی بێ معاشم هیچم پێ نەکردێت تەنها گێزەرێکم هەیە دەگە سۆبەکی 194,000 نواتەوە. داوا لە حکومەتەکەین داشکانە چیلۆ و وەزعی بکاتن دەستان خۆش بن بە خودای هەر دەرەقەتی خواردنەکەی دێن، یعنی زۆرە داهاتی ماگانم نییە. من ڕۆژانە عملێگەر عملاتی بێ سەرزستانە هیچ ئیش و کارێک نییە. لەگەڵ هاتنی پرۆژەی ڕووناچی و بڕیار بوو لە کاتی بوونی گرفت لە کارەبا و کوژانەوەی کرێی ئیشپێکردنی مۆلیدەکان لەسەر حکوومەت بێت، بەڵام حکوومەت خەرجی چەند ڕۆژێکی مانگی 11 کە بەهۆی بردومانکردنی کێڵگەی غازی کۆرمۆر مۆلیدەکان کارەبایان دابین کرد کرێکەیان خستە سەر خەڵک و بۆ هەر ئەمپێرێک لە نێوان 1750 دینار بۆ 2500 دیناریان لە هاوڵاتیان وەرگرتووە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.